یەکێک لە کامێرەکان کە من لە ژێری ئاوەستاوم ئەم کامێرە جێگیرانن کە ماوەیەکە دانراوە پەرلەمانتاران قسەی لەسەر دەکەن کە دەوترێت ئەمە کامێرەی پوینت تو پوینتە دەبێنن ئاسەواری گولە بە سندوقی پارێزەری هاردوو بابەتەکانی تری پارێزەری کامێرەکە و لێرە دەبینین گولەی بەرکەوتووە و نازاندە لەلایەن کێوە تەقەی لێکراوە. کۆمپانیاکە دەڵێت لە دادگا سکاڵایان تۆمار کردووە و داوای قەرەبووی مادی و معنەوی دەکەن. دەشڵێن ڕووداوی تەقەکردنەکە کاریگەری هەبووە لەسەر ڕاگررتنی بەشێک لە کارەکانیان و دەستپێکردن و ئیشپێکردنی کامێرەکانیشی دواخستووە چونکە ئەندازیارە بیانیەکانیش لە ترسی گیانیان کارەکانیان ڕاگرتووە. یەکێک لە کامێرەکانمان لە سەر ڕێگەی دوکان سلێمانی ئێمەش وەکو تیمی پارێزەرایەتی کۆمپانیاکە هەستین بە سکاڵامان تۆمار کرد لەلایەن دەرگای لێکۆڵینەوەی پیرەمەگرون. دەتان وایە بۆچی تەقەکراوە لە کامێرەکان هۆکارەکەی؟ هۆکارەکەی ئەوەیە مۆزوعەکە تۆزە گەورە کراوە، هەندێک کەس باسی ئەکا، هەندێک پەیج، هەندێک لایانی هەندێک کەس هەیە باسی ئەکای تر شتەکە زۆر زۆر گەورە بووە، یعنی لە حەدی خۆی زۆر زیاتر گەورە بووە. خەڵک ئەوەیە کە دەڵێن نەدەبوو ئەو کەرتە بدرێ بە کۆمپانیا و کەرتی تایبەت دەبوایە حکومەت سەرپەرشتی بکات، یان باس لەوە دەکرێت کە شیرینی کامێرەکان کە شانین ئۆتۆمبیلە بۆ هاتچۆ کڕاوە ئێوە لەسەر وەڵێن ئەساسینیەوە حکومەت باشترە جواباتەوە و کۆمپانیای جوابێکمان نییە بۆ ئەوەی ترەوە حکومەتە وەزارەتی ناوخۆیە پرۆژەیەکی داناوی مەشق کۆمپانیاک و هەر کۆمپانیایەک داخلی ئەو مزایدەی بووین بۆ ئێمە دەرچووە. دانانی ئەم کامێرانە نیگەرانی زۆری بەدوای خۆی داهێنا و هاوڵاتیان دەڵێن لە ئێستادا کوردستان و سلێمانی بە تایبەت کە دەیان جۆر کێشەی هەیە و دۆخی گوزەرانی خەڵکی لەو پەڕی خراپیدایە ئەم کامێرانە بە پێویست نازانن. لە ئێستاە دانانی کامێرە چاودێری ضرور نییە بۆ هاوڵاتیان، چونکە هاوڵاتیان معاناتیان زۆرە لەم کاتە ناهەموارە کە هەم لەلایەک نەبوونی موچەیەکی ڕێکوپێک لە کاتی خۆیان نە ئیش و کارێکی تایبەتی هاوڵاتیان. لە وڵاتی ئێمە ئەوەی تایە ئەگەر زۆربەی زۆری هاوڵاتیان موچەکانیان لە 400 تا 500,000 جا ئەگەر کەوێتە غرامەیەکی وەهاوە بۆ شێوازەی کە باسی یەکەن لەسەر شانی هاوڵاتیان زۆر قورسە بێت. دانانی کامێرە لە شوێنێک کە خەڵکی بزانە باشە، بەڵام زۆربوونی کامێرەکان خراپە، یعنی پوینت بۆ پوینت ئیلا هەر کەسێک هەر لێدا هەمووە نەبی نەکرێتی بەڕاستی زۆر ناخۆش و هەموو سایق تاکسیەکان و هەموو سایق پاس و هەموو شۆفێرەکانی تر هەمومان لێ ناڕاستین و نامانەوێ ئەم کامێرانە دروست بێ و ناشمانەوێ چکامانە هیچ پەیوەندی بە خەڵکەونیەوە هیچ ئەو داهاتە ناگەڕێتەوە بۆ خەڵکە چێتە گیرفانی کۆمپانیەکان نەچێتەوە گیرفانی و کەسان ئەسڵ ناچێت و گیرفانی حکومت، یعنی ئەمە دانراوە حکومت ئیسفادێکی کردو بۆی چەند سارێکیان بۆ کڕیوە، بەڵام هیچ بۆ میلەت نییە، ینی ئەو پارەی کە بۆ کۆمپانیەکانە ڕاتەوە هیچی تر، یعنی میلەت هیچ بەس زەرەر بەس کرێتیە، یعنی ئەوەی کە 2 دینار پەیاکە بەیانی هەتا ئێوارە بڕێوە لە ناو سیارێ و هیلاکە تومانەتی بە یەک کامێرەیەکە بێ هەرەمووی دانێت. دانانی ئەم کامێرانە بۆ کۆنتڕۆڵکردنی تیژڕەوی لە سلێمانی کاردانەوەی زۆری بەدوای خۆی داهێناوە، داوای ڕاگررتنی کارەکانیان دەکەن. بڕیاریشە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەسەر هەڵوەشانەوەی کاری ئەم کۆمپانیایە کۆبێتەوە. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.